پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێ ئەهل الجەنەتی ثەلاث، بزانە ئەی ئینسان ئەهلی بەهەشت سێ جۆر کەسن، هەوڵدە لەو سێ جۆرە کەسانە بی ئەگەر دەتەوێت ئەهلی بەهەشت ببرام. یەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێت وەڕەجوڵ ڕەحیم ڕەقیق القەلب، یەکێک لەو کەسانەی کە ئەهلی بەهەشتە خوا بمانگەڕی لەو جۆرە کەسانە، دەفەرمێ کەسێکی بەخشندەیە، کەسێکی دڵ نەرمە، کەسێکی بەڕەحم و بەزەییە، بكل ذي قربى ومسلم، بۆ هەموو خزم و کەس و کارەکانی، بۆ نزیکەکانی خۆی، بۆ دەرو دراوسەکانی خۆی، و بەرامبەر بە هەموو مسلمانێک دڵی نەرمە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەیە ئەهلی بەهەشتە. کەواتە ئینسان ئەگەر بێوێ ئەهلی بەهەشت بێت، دەبێ بەڕاستی دڵی نەرم بێت، دەبێ هەوڵدا دڵ و دەرونی خۆی نەرم کات. کاریگەرترین شتیش بۆ سەر دڵی ئینسان، بۆ ئەوەی کە ئینسان دڵی نەرم بێت، بریتیە لە قورئان خوێندن بە ئاگالێ بوونەوە، تێکەڵبوون لەگەڵ قورئان و گوێگرتن لە قورئان و ممارەسەکردنی قورئان. دووهەمینیان بریتیە لە بەردەوام بوون لەسەر زیکر و یادی پەروەردگار.